لە ڕێکەوتی لە ڕێکەوتی پێنجی ڕەشەمەی ساڵی 2720 کوردی یعنی ئەسپەندی ساڵی 1399 کۆچی هەتا بە هاوکاری ئەم کۆڕە خنجیلان و خۆشەویستە کە بریتین لە کاک حسێنی فەرەجی وەک ژەنیاری ئامێری شیبۆرد یا ئۆرگ وەروە برای بەڕۆژی خۆشەویستمان کاکە سیروس بەڕێوەبەری ڕیکۆرد فیلم لە یەکێ لە باخەکانی دەوری وەری با بڵێن بێلوو کاوی خاوەنەکەی کاک خالدی مەلەکیە ئەم چەند ئاهەنگەمان ئەم چەند گۆرانیەمان لەم ئاهەنگە خنجیلانە پێشکەشی ئێوە کرد بە حزوری ئەم خۆشەویستانە بەتایبەت ئاروینی کوڕی کاکە حسەین و ماردینی خوشکەزای و کاکە نەوید و بەڕێز سالاری هەر بژین دۆستی ئازیز و خۆشەویستین کاک خەلیلی عەزیزی کە ئێمە پێم وابێ هەر لەم ساڵە پرۆگرامێکمان پێشکەشی کردووە هیوادارم ئینشاءالله لە پرۆگرامی دووەمیشا یەکتر ببینینەوە کاک ڕەفیقی حەریری دۆستی ئازیز و خۆشەویستمان یاخوا هەر لە خۆشیاوین ئیتر ئەگەر بەبێ تۆ شادیم لە دڵ بێ ئەگەر بەبێ تۆ شادیم لە دڵ بێ شاوی جوانی ئاەتەی گڵ بێ ئەگەر بوێ تۆ ناو کەس بزانێ چاوزەلیم لاڵ بێ جوانم چاوزەلیم لاڵ بێ جوانم چاوزەلیم بدوان مجد بیاران بهاراتا مجد بیاران بهاراتا همی دنیا دیش بیرباتا لدل عاشقان بیرباتا هم لدل عاشق بیرباتا
گڵم بۆ ناردی بیدەی لەسەرت گڵم بۆ ناردی بیدەی لەسەرت نەوەک بیبەخشی بە برادەرت گڵم بۆ ناردی وەنی کە خۆشە دیکە بەشەری ئەو خاڵە ڕەشە دیکە بەشەری ئەو خاڵە ڕەشە مژدە بێ یاران هاتەوە بەهار مژدە بێ یاران هاتەوە بەهار ترسە و زەبێن دەشت و شەمەنزار ترسە و زەبێن دەشت و شەمەنزار ترسە و زەبێن دەشت و شەمەنزار هەی بێداد بەر بەغەمە هەیداد هەی بێداد بەر بەغەمە خۆشەی دڵێ لە لای کێ بکەمە چی بکەم لە دەست کاری غەمە خۆشەی دڵ لە لای کێ بکەمە خۆشەی دڵێ لە لای کێ بکەمە چی بکەم لە دەست کاری غەمە خۆشەی دڵێ لە لای کێ بکەمە تازە من لەکوێ دڵاری لەکوێ تازە من لەکوێ دڵاری لەکوێ پارچە گۆشتە بەڵاش بێسێ پارچەی گۆشتە بەڵاش بێسێ پارچەی گۆشتە بەڵاش بێسێ ئەو پارچە گۆشتە دەویە ناوەدڵ پارچە گۆشتای لەویە ناوەدڵ بەبێ یادی تۆ ئەی خەمە ژێرگێم بەبێ یادی تۆ ئەی خەمە ژێرگێم عاشقی تۆمم سەوزەی سەمان گوڵ مژدە بێ یاران بەهار هاتەوە دۆستی دەستگیران ئاش دەکاتەوە سەن هاتەوە بەهاری شادی گەژنی ئازادی گەژنی ئازادی ڕۆژی ماچووت گەژنی ئازادی ئەوە هاتەوە بەهاری شادی بەهاری خۆشی و گەردن